پێش ئەوەی باس لە حکومەتی یەکەمی شێخ مەحموودی حەفید بکەین لە سلەیمانی ضروریە سەرەتایەک باسی ئەو 4 ساڵەی تری پێشووتری بکەین کە شەڕی یەکەمی جیهانیتیا ڕوودا لە 1914 تا 1970 و چۆن ئینگلیز کە لە 1914 لە بەسرە بوون چۆن توانیان بە زووترین کات بگەنە هەموو عێراقی جوگرافیای ئێستای و ئەو ناوچانەی کوردنشینیش هەمووی کوردستانی ئێمەش لە بەشی باشوورە هەمووی بگرنە ژێر دەستی خۆیان لەو سەردەمەشە ئەو ململانیانەی تر کە هەبوون و هێزەکانی تری کە کاریگەریان هەبوو هەروەها ئەو فکر و دید و بۆچوونەی کە هەر یەکێک بەرامبەر بە خەسمەکەی خۆی بڵاویە کردەوە. باشترین کتێب دەربارەی ئەو 4 ساڵە نووسیبێتی کتێبێکی بەسوودی كمال مظهر كناوي كردستان في سنوات الحرب العالمية الأولى بعربي نووسیوێتی و لە بەغداد چاپ بۆ کتێبێکی زۆر بەنرخە باسێک لە ململانەی ئینگلیز و ئەڵمانە کاتەوە کە لەو فترەیە طبعا و باسێکی گشتی هەموو ڕووداوەکانە کاتەوە کتێبێکی هەروەکوتم زۆر بەسوودە یەکێک لەوەی کە لەو سەردەمە کاریگەر بوو ململانەی ئینگلیز و ئەڵمان چەندین ساڵ بوو بەڕێوە بوو ئێمە باسمان کردبوو کە لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدە کە بینی ڕووس لەلایەک فەڕەنسا لەلایەکی ترەوە هەروەها ئینگلیز لە مەدای 100 ساڵ زیاترە لەلایەکی ترەوە کاریگەریەکی زۆر گەورەیان هەبوو لە دەبەڕێگراچوونێکی نێودەوڵەتی و کارتێکردنیان لەسەر سیاسەتی دەوڵەتی عوسمانی و دەستێوەردانی کاروباری لە ڕێی قونسوڵ و سەفارەتەکانیانەوە یان لە ڕێگای ئەو کۆمپانیانەی کە بەناو دایانە مەزراند وەکو کۆمپانیای ئابووری بەڵام کارتێکردنێکی مخابراتی و جاسووسی لەسەر هەموو ناوچەکانی ئیمپراتۆرێتی عوسمانی هەبوو بەڵام لەبەرەوەی ئەڵمانەکان وەکو ئینگلیز و فەڕەنسا و ئیتالی و ئەوانی تر نەبوون ئیستیعماری بوون هەرچەندە دەوڵەتێکی بەهێز بوو بەڵام سوڵتانی عوسمانی حەزی کرد کە پەیوەندیەکەی خۆی لەگەڵ ئەڵمانیایە بە قووەتکە و فعلا پەیوەندیەکی بەهێزیش هەبوو لە نێوانە ئەگەرچی لە ساڵی 1970دا بیرنامەکانی نامیق کەمال و عەبدوڵڵا جەودەت و ئەوانی تر کە سکولارستی بوون واتە دین لە دەوڵەت گوێەکەنەوە ئینقلابەکەیان لە ئاستانە کرد بەسەر سوڵتان عەبدولحەمید و ئەویان لابرد و خۆیان بوون بە خاوەن نفوز ئەمانە پەیوەندیان لەگەڵ ئەڵمانیا هەر هەبوو شەڕی یەکەمی جیهانی کە ڕوویدا لە 1914 ئەڵمانیا لە تەرەفێ بوو بەڵام رووسیا و فەڕەنسا و بەریتانیا و وڵاتانی تریش لە تەرەفێکی تر بوون ئەڵمانیا پێی باش بوو کە عوسمانیەکان نەیەنە شەڕەوە لەو سەردەمەشە بەهێزترین و نفوزی طەلعەت پاشا و جەمال پاشا و ئەنوەر پاشا بوو کە بە سێگۆشەی ئیستیبداد و زوڵم و جەبەروت بەسەر هەموو میلەتانی تری غەیری تورکە ناو ئەبرێن دەسەڵاتدار بوون ئەمان لە 2 هەشتی 1914دا ئیمزای ڕێکەوتنێکیان کردبوو لەگەڵ ئەڵمانیا بەمەش بەقووەتر بوون و زیاتر چوبوونە پێشەوە لە 1970 مانگی 1970 دەوڵەتی عوسمانی ئیعلانی شەڕی دژی سوێندخۆرەکان کرد ئەمەش بە تەشجیعی ئەڵمانیا بوو ئەڵمانیا چەند 2-3 ساڵ بوو لە شەڕا بوو تینێکی لە ئەخیرا کەوتە بووە سەر لەبەرەوە پێی باش بوو کە ئەو هاوپەیمانە دۆستەی کە دەوڵەتی عوسمانیە ئیعلانی جیهاد بکا بەرامبەر بە ئینگلیز و ڕووس و فەڕەنسا بەلایەنی کەمە 2 بەرەی بەرامبەر بە سوێندخۆرەکان بۆ ئەکاتەوە بەرەیەکیان لە قەوقاز کە توانای بەسەرا هەیە دژی ڕووس ئیعلانیەکە ڕووس ناچار ببێ بۆی هەندێک لە هێزەکانی بەرامبەر ئەڵمانیا بکێشێتەوە بەرەو باشووری وڵاتی خۆی و بەمەشتین و فشار لەسەر ئەڵمانیا کەم بێتەوە هەروەها ئیعلانکردنی جیهاد بەرامبەر بە ئینگلیز کارێکی وهاکە کە لە هندستانەوە بۆ میسر بۆ وڵاتانی تر خەڵکانێک بەرامبەر بە ئینگلیز ڕاپەڕن لە قازانجی دەوڵەتی عوسمانی و ئەڵمانیا بێنەوە ئەوەش بەرەیەکی تر دیسان دروستەکە بۆ ئینگلیزەکان ناچارە بن سەربازانی خۆیان زۆر مەشغوڵکەن بەو بەرە نوێیانەوە تین و فشار لەسەر ئەڵمانیا کەم بێتەوە ئەمە بە شێوەیەکی گشتی ئەڵمانیا بەرنامەی بۆ ئەمە کێشا بوو لەو سەردەمەشە هەر هەمویان سەیریانە کرد واقعی کورد و جوگرافیای کوردستان و شوێنی کوردستان خۆی سەرانی کورد و ناوچەکەش ناوچەیەکی کاریگەر بوو ژمارەیەکی بەهێز بوو لەم هاوکێشە ململانێ نێودەوڵەتیەیە
بۆیە ئەوەی بە پلەی یەکەم هەوڵیدا کورد و کوردستان بەکاربێنێ بۆ پلانی خۆی ئەڵمانیەکان بوون. ئەڵمانیەکان هاتنەوە سەر بەهێزکردنی فکرەی جامیعەی ئیسلامی و ئیعلانی جیهاد دژی کافران، چکە بە شێوەیەکی مخابراتی ئەیان کرد. کارتێکردنیان هەبوو کە بەناو خەتی عوسمانیەکانی لایەنگرانی سوڵتان عەبدولحەمید و شەریعەتە کە بووبوون بە ژێردەستی تەلعەت پاشا و جەمال پاشا و ئەنوەر پاشا و بیرنامۆکانی تری خاوەن ئینقلابەکەی 1970ەوە، بەڵام نفوزیان مابوو. بۆ بڵاوکردنەوەی ئەم فکرەیە کاریگەر بوون. لەو میلەتانی کە کەوتن نەژێر کاریگەری فکرەی جامعی ئیسلامیەکە و جیهاد سەر لە نوێ، طبعا هەر کەوتبوو نەژێر ئەو فکرەوە، بەڵام سەر لە نوێ کەوتنەوە ژێرتین و تەوژمی ئەو فکرەوە، هەروەها دید و تێڕوانینێکی جیهادی و ئیعلانکردنی جیهاد بەرامبەر بە ئینگلیز و ڕووس کوردەکان بوون بێگومان، چکە نزیک بوون لە ئەستانە، نزیک بوون لە مەیدانەکانی ئەو دەبەرەگڕاچوون و هەوڵدان بۆ گرتنە دەستی لووتکەی دەسەڵاتێتی لە ئەستانە. تورکەکانیش دیسان هەستیان بەوە کرد کە باریان لارە لەگەڵ ئەوەشا کە تۆرانیزمن کە زۆر دڕندەر بەرابەر بە میلەتانی تر بە تایبەتی کورد و عەرەب و ئەلبان، بەڵام لە هەمان کاتە پێویستە لەگەڵ کووردا مساوەمەیەک بکەن و ململانەکە کەمترکەنەوە بۆ ئەوی بتوانن هاوکاری یەکتری بکەن، بەرەی ناوخۆیان بەهێزترکەن، وزەی کوردەکانیش بەگەڕخەن. بۆیە ئۆتۆنۆمیەک کە ئەتوانێ پێی بوترێ ئۆتۆنۆمیەکی بچکۆلەیان دابوو بە کوردەکان، پشتیانە گرتن، چونکە لە بەرامبەری ئەوانیشە ڕووسیەکان کە پشتی ئەرمەنیان گرتبوو قەتڵ و عامێکی زۆری کوردەکان کرابوو. ئەمەی کە باسیەکەم لە نیسانی 1915 باسەکەم. ڕووس پشتی ئەرمەنی گرتبوو، شەڕێکی ڕیشەکێشی و جینۆسایدێکی شێوازی ئەنفالەکانی سەردەمی ئێستای عمری ئێمە لەو سەردەمە لەسەر بابوو باپیرانی ئێمە لە باکووری کوردستانە کرابوو، بە تایبەتی لە ناوچەی ساری قامیش، لە ناوچەی ئەرز ڕۆم. هەر لەو سەردەمەیە کوردستانی جنوبی کەوتووە دەست فەڕەنسا، درابوو بە فەڕەنسا، بەڵام زۆر نەهاتنە ناوی، چونکە زوو ئیتیفاقەکە ئاڵوگۆڕی پێکرا لەگەڵ ئینگلیزەکانە. ئینگلیزەکانیش بە تەواوی دەستیان بەسەر هەموو ئێرانە گرتبوو، دەوڵەتێکی ئێرانی بە سنووری خۆیەوە دروست بوو، هەروە کوتمان لە 1911 سنووری نێوان تورکیا و ئێران تهدید کرابوو بە شاهیدی رووسیا و بەریتانیا، کە لە 6 ساڵ پێش ئەوەش 1905 ڕێکەوتنامەیان کردبوو کە هیچیان خەڵکی کورد بەکار نێنێ دژی بەرژەوەندەکانی ئەوی تریان. بۆیە نە ئینگلیزەکان ئامادە بوون کورد بکەن بەشت، نە ڕووس ئامادە بوو کورد بکا بەشت، یان بەکاریشی بێنێتەوە دژی ئینگلیز. نە خوێندنەوە یان هەڵە خوێندنەوەی ئەو سەردەمەی ئەو واقعی ململانەیە، وەکو ئەو هەڵە خوێندنەوەیە وایە کە ئێستا سەرانی پارتی وێچێتی بە هەڵە یان بە فێڵ یان لەبەر بێدەسەڵاتیان ئەیانەوێ ئێمەش بەو شێوێ بیخوێنینەوە کە ئەمریکا ئەو ڕۆڵەی ئێستا ئەیبینێ باشترە لە ڕۆڵێک کە 100 ساڵ لەمە پێش مێجەر نوێیل و مێجەرسۆنی ئینگلیز بینی ویانە لەگەڵ شێ مەحمودی حەفیدا. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو سەردەمەیە کە ڕووس ئەوەندە لەولاوە کاریگەر بوون، بەڵام ئینگلیزەکانیش خەیاڵی لە ماوەی 4 ساڵەکە خۆیان تەسەوریان نەئەکرد لە 1914 لە بەسرەوە بۆ 1970 دەگەیشتنە کوردستان و مووسڵ و ئەو ناوچانیان هەموو کەوتەوە بەردەست، چونکە دەوڵەتی عوسمانیان تێکشکان. لەو سەردەمەیە ئەوەی کە زۆر خاوەن نفوز بوو لە سلەیمانی شێخ مەحمودی حەفید بوو کە لە شێخ سەعیدی باوکیەوە بە ڕەحمەت بێ کە لە مووسڵ کوژرا لە تەمەنی 80 ساڵیە، نفوزێکی زۆری بۆما بۆ باسی ئەومان کرد پێشتر. حکومەتی شێخ مەحمود کە ئەیویست طبعا ئەو کاتە ئەوەی لە زیهنا نەبوو بەو شێوێ دروستی کا، بەڵام حکومەتی سلەیمانی حکومەتێکی واتە ئیدارەیەکی سەر بە دەوڵەتی عوسمانی بوو. ئینگلیزەکانیان ویست سنوورێکی هێمن و ئاسوودە بۆ عێراقی عەرەبی خۆیان دروستکەن، کوردەکان کۆنتڕۆڵکەن سەر لە ئێرانیەکان نەشێوێنن، تورکیاش کەوتبووە بەر سیستمی ئینگلیزی. ئینگلیزەکان لە هەموو لایەکەوە قازانجیان لە دروستکردنی 3 وڵاتی گەورەی تورکیا و عێراق و ئێرانە کردبوو، بۆیە ویستیان
بەڕاستی کوردەکان فقط ئیغفالکەن بیان خافڵێنن ڕازیان کەن بەوەی لەو شاخ و چێوانەیە بمێننەوە نێنە خواروتر کارتێکردنیە لەسەر شوێنی تر نەبێ ئەمەش هەر هەمان سیاسەتی جۆرج بۆشە کە ئێستا هەمومان لە عمری خۆمانە بە چاوی خۆمان لە ماوەی ئەم 4 ساڵەیە بینیمان ئیغفالکردنی کوردەکانە لەسەرەوە بۆی نێنە خوار و کارتێکردنیان لەسەر نەوت دزینی جۆرج بۆش و هالبرتان نەبێ هەروەکو ئەو کاتە کە مێجەرسۆن و مێجەرنۆئیل ئەیانویست حکوومەتی شێ مەحموود حکومدارێکدا بمەزرێ لە سلەیمانی بۆیان کۆنتڕۆڵکە هێمنی و ئاسوودەی لەو ناوچە دروستکە بۆ ئەوەی باج و زەریبەی خۆیان وەربگرن و حکمی خۆیان بەو شێوێ بکەن و مەساڵحی خۆیان بپارێزن